لە دوای ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانی دروستکراوی داراییەوە لە کوردستان لە سەدا 30 بەڵێندەران مایەپووچ بوون و زیاتر لە 2200 پرۆژەش ڕاوەستاون کە بەشێکیان تاکو ئێستاش نەکەوتونەوە کار. وتەبێژی کۆنگرەی بەڵێندەرانی کوردستانیش باز لەوە دەکات بیانووی سەرەکی دەستپێنەکردنەوە بە پرۆژەکان نەبوونی سیولەیە لە بانقەکان. بێگومانێمە لە ساڵی 2014ەوە کە هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی بووە بەڵێندەرانیش بێبەش نەبوون لەم قەیرانە بەڵکو پرشکی گەورە و بەشی گەورە بەر بەڵێندەران کەوتووە. ئەگەر وەکو داتا پێتان بڵین لە بەرەوەی ئیفلاس بوون لە هەرێمی کوردستان و عێراق بە قانون ڕێک نەخراوە یانی داتای وردمان لا نییە، بەڵام ئەوەی کە وەکو یەکێتی بەڵێندەرانی کوردستان قەناعەتمان پێێتی زیاد لە 180 ئەو کۆمپانیا و بەڵێندەرانەی کاری بەڵێندەرایەتیان کردووە ئیفلاسیان کرد. بەڵێندەرانیش ئاماژە بەوە دەکەن لە ئەگەری نەبوونی پارە یەکەم جار بەڵێندەر زیان دەکات و دواتریش هەلی کار ڕوو لە کەمی دەکات و هاوڵاتی بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ زیان دەکەن. بەڵێندەران بە کاری خۆی هەڵدەستی و بەڵێندەراتی دەکات پێویستی بە سیولەک و بە پارەی زۆرە تا بتوانانی ئیشەکانی بەڕێوە بە ئەو پارەیە نەبی ئەکەی تووشی کێشەی ڕاوەستان و نەتوانینی جێبەجێکردنی ئیشەکانی دەبی. بەڵێندەریش کە ڕاوەستا کۆمەڵە خەڵک هەم بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ زەرمەند دەبن لەگەڵ بەڵێندەر چکە بەڵێندەر شخصێک تەنهانیە کۆمەڵی خەڵکی دیکە وەکو وەستا و ئەوانەی مەوادی دینەوانەی شانە دەکەن ئەوانە هەمویان لە نەتیجە زەرمەند دەبن. بۆیە سینی بەڵێندەر دەبی حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەی بکە بە ئەوەی کە لە توانایدا یارمەتی بەڵێندەران بدا چکە بژانەوەی کوردستان لە سەمەلی بەڵێندەرەکانە. ئەم قەیرانێکی زۆر سەخت بوو بۆ بەڵێندەران، بەڵام زۆر لە بەڵێندەرەکانش ینی ملیاندا بەر ئەم ئەرکە و ئیدی زۆر لە پرۆژەکان تەواو بوون. هەندێک لە پرۆژەکان بەڕاستی نەتوانان تەواو بکرێن لەبەر نەبوونی پارە و نەبوونی ئەو کەشەی کە بتوان پرۆژەکان تێدا جێبەجێ بکرێت. تەبعاً حتمما هەندێک لەو بەڵێندەرانەی کە تووشی سەرەر و زیان بوون بگرە تاکو ئێستاش نەتوانرانە یان نیانتوانیوە بگەڕێنەوە سەر ئەوەکەی کە پێشتر بەڵێندەرایەتی بوو یاخۆت خاوەن کۆمپانیا بوون لەبەرەوەی تووشی زەرەر و زیانێک بوون کە نەتواندرا قەرەبوویان بکرێتەوە. یەکێتی بەڵێندەرانی کوردستان لە نێوەندی دەیان کێشە و گرفتی بەردەم کارەکانیان دووەمین کۆنگرەی خۆیان لە شاری هەولێر بەست کە زیاتر لە 4000 کۆمپانیا و بەڵێندەر تیایدا ئەندامن وا بڕیاریشە کۆنگرەکە ماوەی 2 ڕۆژ بخایەنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.